هەیە بۆ پێکاتەکان لە هەرێمی کوردستانە بەگشتیەڵە منێک تەنها بۆ تورکمانەکان و تورکمانەکانیش لەلایەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە. بەڵێ زۆر سپاس. بەرێ تۆ کێشە نییە، کێشە زۆرە. کێشەکانیش بەڕاستی دەستخۆشی لە ئەو لایەنە دەکەین بەڕاستی کە هەستاوە بە شکاتکردنی دژی ئەو تاکڕەویەی ئەو ڕۆکە لە کوردستان دەکرێت بەڕاستی کە هەڵدەستن بە بردننی دەنجی پێکاتەکان لە بۆ بەرژەوەندی مەسلحەتی خۆیان بەڕاستی من تەمەنام دەکردە بە زووترین کات ئەو قەرارەی مەحکەمەی عێراق دەربچێ نیوەی بەدەستی من نەبوو، نیوەشی بەدەستی من بوو. ئینشاڵڵا ئەو شکاتەش لە زۆر لایەن ئەنجامێکی باشی دەبی بۆەوەی کە گەلی تورکمان نەک حزبە تورکمانەکان بەڕاستی گەلی تورکمان نەجاتی دەبێت لەو دزین و بردنەی بەو بێقانونیەی بەو فکرە سیاسی غەڵەتەی کە ئەوڕۆ کە بەڕاستی لە کوردستان ئەنجام دەدرێت. بەڕاستی ئێمە پاسەوانی سنوور نین، هەر هێزێک بێ تفەنگەکی سینی بداتە بەردەستی ئێمە واتە دیموکراسی نییە ئەو شوان بێ ئێمەش حەڕەز بین. ئەو دەنگانەی پێکاتەکان ئەو کورسیانی پێکاتەکان کە بەدەستی دێنن بە پێ قسەکانی جەنابە کاک عەبدولماسیددارە من پرسیارەکە دروست دەکەم، بە دیموکراسی نابینن چۆنێتی دابشکردن و بەکارهێنانەوەی لە ناو پەرلەمانی کوردستانە و بۆ دەزانی بۆ خوشی من بەنسبەت ئەو کورسیانە بەڕاستی بە سیاسی کراوە، لە ١٩٩ بە سیاسی کراوە. لەبەرەوەی ئێمنیش وەکو عەبدولباست وەکو ئەنجومەنی سیاسی بێلایەن خیدنەوەیەکی زۆرم لۆ کردووە. منیش حەقم هەیە مافم هەیە داکۆچی نەک لە حزب بەو شێوازەی ئێستا بڕوە. بەڕاستی ئەوانە خەڵکی ئەوەندە خەڵکیان لە گەرەکە حزبێکی دیاریکراو لە پاڵ خۆیان کە داڵدەیان داون و ئیشیان پێ دەکەن. فقط ئەوەندە یەک نەتەوە لە کوردستان کە لە 135 بە تایبەتی شاری هەولێر پێک دەینی بەڕاستی لەلایەن چەند کەسانێکەوە داڵدە دراون و مەرامی خۆیان پێ جێبەجێ دەکەن ئەغلەبیەی خۆیان کە بەڕاستی منیش ڕکم لە هیچ حزبێکی سیاسی تورکمان نابێتەوە. حەز دەکەم 50 حزبیت کە هەبێ، بەڵام هەر 50 حزبەکە ناکاتە یەک مفەکری و سیاسی وەکو من بێ داکۆچی لە نەتەوەی خۆی بکە. بەڕاستی خۆیان کردووە داکۆچی لە نەتەوەی خۆشیان ناکەن. بەڕاستی ئەوە زۆر خەتەرە و زۆریش غەرەتە. لە پاش 27 ساڵ بەس نییە، پاش 27 ساڵ لە شێوازی ئەو حکومڕانیە کە دەکرێت بەسە. بەڕاستی من ستۆپم پێیان کردووە. من داوا لێرەوە یعنی هەر کەسێک هەر حزبێک هەر معارەزەیەک هەر حزبێک یەکووەیەکی بتەوێ و نەتەوێ ئەو ڕۆکە من وەکو تاکەکی بێلایەن قسەی دەکەم. ئێستا من دەستخۆشی چۆن دەستخۆشیم لە حزبێکی معارەزە کرد بەرزم کردەوە خۆیان نەزانن چێە. من ئەو هاش دەستخۆشی لە کاک باڤێڵ دەکەم بەڕاستی کە ئەو شکاتە کە بەهانای دەتوانم برێن بەهانای من هاتون بەدەستی خۆم کە من بەڕاستی داوای شکاتم کرد. تێگەی ئەوەی ئێستا ئەو شکاتە دەبێت جێگای خۆی بگرێتەوە. چیدی من قبول ناکەم لەو حزبە سیاسیانە بەو ڕێکارە یاسا خوارەی لەلایەن ئێوە هەڵوێستەکە چی دەبێت کە قبوڵی ناکەن؟ هەڵوێستەکانتان چی دەبێت؟ کاک عەبدولباست بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە گفتوگۆکانمان درێژەی دەبێت. کۆنفرانسی ڕۆژنامەوانی سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو کۆنفرانسە دەگوازینەوە و دواتر دەگەڕێمەوە ناو گفتوگۆکان. کارەکانی مەکتەبی سیاسی دەگوازنەوە. ئەمڕۆ کۆبوونەوەی دووەمی مەکتەبی سیاسی بۆ جاری دووەم کۆبووە. ئەم کۆبوونەوەی ئەو جارە ئەرکەکانی بەسەر
مەکتەبی سیاسی دابش کرد چونکە لە کۆبنەوەی ڕابردوو لیژنەیەکمان پێک هێنابوو ئەو لیژنەیە بە پێداچوونێک بکە بە مەڵبەندەکان و بە مەکتەبەکان مەسئولی مەکتەبەکان یەکەم و دوایش مەسئولی مەڵبەندەکان دوای دەست بەکاربوونی مەسئولی مەکتەبەکان ئێمە لە کۆبنەوەی ڕابردوو ئەرکی وتمان کاک دکتۆر خەسرۆ ئیشی ئەوە دەبێت کە نوێنەرایەتی جەنابی سەرۆکی یەکێتی بکە کاگرزگاری حاجی حەما بەردەوام دەبی لە بەڕێوەبردننی کاری دەستگای هەڵبژاردن ئەوە سعدی ئەحمەدپیرە بەردەوام دەبی بۆ وتەبێژی ڕسمی یەکێتی نیشتیمانی لەم کۆبنەوەی ئەمجارە ئەرکان بەم شێوەیە خوارەوە دابەشکران سەرکەوت زەکی بۆ ڕێکخستن مەکتەبی ڕێکخستن عیماد ئەحمەد بۆ ڕاگەیاندن و ڕووناکبیری قوبات جەلال تاڵەبانی بۆ سکرتاریەتی مام جەلال دەرباز کۆسەر دەسوول بۆ پەیوەندیەکان بلەسە جەبار فەرمان بۆ شەهیدان ڕزگاری حاجی حەمە و پێشتر باسمان کرد نزار ئامێدی بۆ مەکتەبی یەکێتی لە بەغدا بورهانی سەعیسۆفی بۆ ڕێکخراوە دیموکراتیەکان شێخ ئەحمەد و شوان عومەرقادر بۆ دارایی و ئیدارەی گشتی دکتۆر یوسف گۆران بۆ دیراسات مەکتەبی دیراسات تەلارخان بۆ مەکتەبی کاروباری یاسایی شاڵاوی شێخ سەلاحی شێخ شەرەف بۆ مەکتەبی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە شێوەی دابشکردنی ئەرکەکان و بەسەر مەکتەبی سیاسی بە تەواوی لە کۆبوونەوەکانی داهاتوو ماوەتەوە لێکۆڵنەوە لەسەر مەسەلەی مەڵبەندەکان بکرێ ئەویش بە شێوەیەکی کۆبەندی دەکرێت و لە ئەنجامی کۆبەندیەکە بە شێوەیەکی باش هەر یەکە و هەر مەڵبەندە و خەرچی خۆی بۆ دادرێ جگە لەوەی ئێمە مناقەشەی بەشی دووەمی کە مناقەشەکەمان کرد مناقەشەوەمان کرد کە هەیئەتێک لە دوای ئەم دابشکردنی ئەرکەکان سەردانی هەموو لایەنە سیاسیەکان بکە و ئەو هەیئەتە بۆ ڕوونکردنەوەی ئەسبابی گرتنی ئەم کۆنگرەی پێنج لەم کاتەدا ڕۆژانی کۆنگرە بەرنامەی کۆنگرە ڕاستپاردەکانی کۆنگرە و یەکێک لە ڕاستپاردەکانی مەسەلەی یەکڕێزی میلەتەکەمانە ئەو کۆبوونەوانە بەردەوام دەبن بۆ کاراسانی و زەمینەسازی بۆ یەکڕێزی لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکان لەگەڵ عێراق و بارودۆخی ناوچەکە کاکسعادیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانە کۆبێتەوە پرسیارم کردووە لە چەند لایەنێکەوە ئەم زۆر بەگەرمی پێشوازی لە سەکانی کاکباڵەکن کە لەگەڵ لایەنەکانە کۆبێتەوە بزەبێت ئەما و ڕۆژانە پەیوەندی هەیە چ مەسەلەی تەبریک و چ تەبریکی ئەم هەڵوێستا هەڵوێستی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی دەوێت بە پەلە لەگەڵ لایەنەکان کۆبێتەوە بەڵام ئێمە تا ئەرکەکانی خۆمان دابەش نەکەین نەزانین چێ ئیشی چییە نردنی وەفد بۆ هەلایەک پێشوەختە هەوڵی ئەوە بدەین جارێ ئەرکەکان بەسەر هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکرداتی دابەش بکەین ئەو کاتە مەسەلەی دانانی جەدوەلێک بۆ سەردانی لایەنە سیاسیەکان کارێکی ئاسانە کاکزادیکەواتە کۆبوونەوەی کە ئەو سەردانیکردانە ئەکەوێتە دوای کۆبوونەوەی هەڵبژاردننی ئەندام مەڵبەندەکان و نا ئەندام مەڵبەندمان نەوتەوە ئەندام مەڵبەند جارێ ئەو مۆزوعان باز نەکردووە لە کۆبوونەوەی داهاتووی مەکتەبی سیاسی ڕەنگە باسی مەڵبەندەکان بکرێت بەڵام گۆڕانکاری چ لە مەڵبەندەکان دەکرێت ئەوە پەیوەندی هەیە بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پەیوەندی هەیە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێوە پەلەتان نەبێ با کۆب بینەوە جارێ ئەوە جاری قسەی لێ دەکەین یەکێتی بەرکەکەی خۆی هەستاوە کە سەردانی لایەنەکانەکە ئەرکی لایەنەکان چی هێشتا هەڵ نەستاوە یەکێتی هەڵەسێ بە سەردانی لایەنەکان و ئەکید ڕەتدانەوەی سەردانی بەرامبەریش دەبێ و لەو سەردانانە لەگا هەریەکەیان بەرنامەدانرێ بۆ کۆبوونەوەکانی داهاتووی هەردوو مەکتەبی سیاسی ینی یەکێتی و لایەنەکەی تر بۆ دیراسەکردنی بابەتەکانی کە دێنێت پێش بەخێر بێت سەرچاو
کۆنفرانسی ڕۆژنامەوانی و تەبێژێکێتی نیشتیمانی کوردستان بوو سەبارەت بە دابشکردنی ئەرکەکان لەلایەن ئەو کەسانی کە ڕاستپێردراون لە نوێیەکێتی نیشتیمانی کوردستانە ئەرکەکانی یاوێکێتی نیشتیمانی کوردستان ڕاپسپێرن دەگەڕێمەوە ناو گفتوگۆکان کاک عەبدولباست داوای لەبوردن دەکەم لەبەر کۆنفرانسەکە گفتوگۆکانمان ڕاگرت بەردەوای پچمە لای کۆنفرانسەکە پرسییم هەڵوێستەکانی ئێوە چی دەبێت ئەگەر ئەم ڕەخنانی ئێوە هەتانە بەدیوێکی کیا وەرنەگیرا بە هەند وەرنەگیرا هەڵوێستی ئێوەشی دەبێت لە بەرامبەر ئەو ڕۆژەی کە ڕابردوو بۆ کورسی پێکاتەکان و دەنگی پێکاتەکان هەبوو لە هەرێما. بەڵێ دووبارە سپاس واللهی من داوا دەکەم ئەگەر بێت و حزبێکی دیاریکراو یان هەموو حزبەکانی سیاسی کوردی ئەگەر بێت و گوێ نەدەنا نەتەوەی وەکو نەتەوەیەک لە 135 کوردستان پێک دێنن ئەگەر بە بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان و ئەو حزبانەی کە لە ژێر ڕکێفی خۆیانن من ئەلێرەوە داوا لە حزبە سیاسیەکانی نەیارانی ئەوان دەکەم بەڕاستی هەر بە ڕاشکاوی دەرێم داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم داوا لە حکوومەتی عێراقیش دەکەم کە شکاتەکە لە مەحکەمەی ئیتیحادیە کە خۆشم داوا شکاتم کردووە داوا دەکەم ئینتیخابەکە نەکرێ بەڕاستی ئەمن زیاتر پەیوەندی بە قەومیەوە هەیە چونکە ئەمن ئینسانێکی قەومیمە لە هەولێر لە ناو خەڵکی خۆمان دەگەڕێم نەناو ملەتی خۆمان دەگەڕێم ئەمە من عیلاقەم نییە بە سیاسەتی کوردی بە زیاتر پەیوەندی بە قەومی تورکمانەکانەوە هەیە بەڕاشکاوی دەرێم حزبە سیاسیەکانی ئەوڕۆ هیچ شتێک نەماوە بە ناوی کۆتا من داوا دەکەم هەموو کورسیەکانی کۆتا عەفوان مەجارەکەم بدێ داوا دەکەم کە یاسا و قانون لە وڵات نەمایە کە پەرلەمان هەروەشاوە کە حکوومەت بوویتە کاربەڕێکار سەرۆکی هەرێم و جێگرەکەی بوویتە کاربەڕێکار داوا دەکەم قانونی کورسیەکانی پێکاتەکانیش هەروەشێتەوە بە قانون و یاسای پەرلەمان دووبارە داوا دەکەم دووبارە ئەو قانونە نوێیە دابمەزرێتەوە نەگەڵ حزبانەی کە هەن باشە وەزیری ئەو حزبانە دەبێت جۆڕایەلی قسەی منیش بن بەڕاستی وەزیری پێکاتەکان دەبێت جۆڕایەلی قسەی منیش بن باشە وەزیری پێکاتەکان هەیە لە ناو هەرێمی کوردستانە ئێوە گلی و ناڕزایەکانتان وەکو ئەو لایەنەی کە ڕخنتان هەیە لە چۆنێتی بەڕۆچوونی پرۆسەکە و کورسی پێکاتەکان ئێوە خواستەکانتان داواکانتان ئەمانی کە جەنابە باسی لێوە دەکەی هیچ گفتوگۆ و دانوستانێکتان کردو لەگەڵ بەڕێز وەزیری پێکاتەکانی هەرێمی کوردستانە وەڵامی ئەوان چیە بۆ ئێوە؟ بەڵێ ئەمن دوێنێ حەز دەکەم لێتان نەشارمەوە دوێنێ دەنگێکی سەوتیم بۆ کاگە ئایدن نار بەڕاستی بەخۆم ناردم لە بۆی لەبەرەوەی ئەو کێشانەی کە هەیە بەڕاستی ئەو ئەزانەیە من چ دەڵێم یعنی قسەشی لەگەمە کردووە و جارجار تەلەفۆنیشم بۆ دەکا بەڵام من زۆر بە ڕاشکاوی دەرێم وەزیری پێکاتەکان لەگەر حکومەتی ماوە بەسەرچوو هیچ فەرقی نییە لەمە دووە وەزیری پێکاتەکان مافی ئەوەی نییە بڕیار لەسەر چارەنووسی گەلێک بدا کە بە خۆیان بەڕاستی کسپایر بن لەگەر حکومەت و سەرۆکی هەرێم و هەموو دام و دەستگاکانی حکومەت بەڕاستی بۆی نییە بە هیچ شێوەیە ئەگەر تورکیاش لە پشتی ئەوانەوە بێ من ئەلێرەوە احتیمالە حزبێکی سیاسی کوردی نەتوانێت قسەی بکە من وەکو قەومی تورکمانێک بەڕاستی دەتوانم هەندێک نسحەتێک وەکو تورکمانێک قسە ئاراستەی بەرامبەر تورکیا و قونسوڵیەت تورکیاش بکەم بەڕاستی یەکەم نسحەتم بۆ برادەرانم هەیە لە قونسوڵیەی تورکیا و سەرۆک وەزیرانی تورکیاش و بەڕاستی دەبێت سەفحەیەکی نوێ بکەنەوە لەگەر کوردستان بەڕاستی لەگە حزبە سیاسیەکان ئەوانەی تورکیا بینیان لەگەر نییە بەو شێوازە من تورکیا لەگەر من خینە بەڕاستی ئێمە نەتەوەیەکین سەربەرزین لە زۆر شتێ لەگە تورکیا یەکڕێزین بەڕاستی دەبێت تورکیا ئەوەش بزانێ کە قانون و یاسای کوردستان ئێستامە لە کوردستان دەژین
دەبێت بە یەک چاو تەماشای هەموو حزبە سیاسیەکان بکات بەڵێ بەڕاستی نابێت لە منیش بترسێن ئەمن ئینسانێکم لە کوردستان داکۆچی لە مافی خۆم دەکەم دەزانم دەجی نەتەوەی من لە کوردستان دەدزرێ زۆر باش لێرەوە داوا لە براوایانی قوسولێت و چای دەکەم دەبێ گوێڕایەلی منیش بن لەوەی کە من ڕێگر دەبم بەڕاستی ئەگەر ئەوان ڕێگر بن لەوەی کە کۆتاکان و وەزیری پێکاتەکانیش لە کوردستان باوی نەماوە بەڕاستی زۆر بەڕاشکاوی ڕێزمێ لۆ کاگ ئایدن مەقسەدم کاگ ئایدن نییە مەقسەدم جێ پێگایەکەی ئەو ڕۆکە شەرعیەتی نەماوە دەبێ کورسیەکانیش نەمینێ و شتێکی نوێ دروست بکرێ شتێکی نوێ دروست بکرێ لە کوردستان. کاک عەبدولباست دیارە من دەمی زیاتر لەسەرم بابەتە بۆستین بەپێی پێویستیش پێما بە قسەمان لەسەر بابەت و ڕخنەکانی ئێوەش کرد لە کورسی پێکاتەکان من زۆر سپاسی ئامادەبوون دەکەم